باسی خەوەکەین خەوە بینیتەوە وانە وەشکی ژێنی لە خەوە وەڕێ ناکەم یعنی بەسم لە خەوە خۆی کەیبینی ئیتر پێویست ناکەم من بەیانێکی بۆ بگەڕمەوە من گوێ لێ بێگەرا زۆرم گوێ لێ بوو لەبەرەوە خەو لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەمڕۆ لێکە دەینەوە بزانین خەوبینین چییە شوێنەوانی کە باوەڕیان بە بەدیهێنانی خەو هەیە ینی هەندێک کەس ئەڵام شەخەیەکم بینیوە خوا بە خێری بگێڕێتەوە بێوا بێ هەیە خێری بووەکە هەیە بە بڕای تەواوەتی بۆ هەیە کە شەخەوێکی بە منداڵەکەی و بینیوە بێ ئەمڕۆ منداڵەکە نەنێرێتەوە بۆ دامپی وایە ئیتر ئەگە بچێ ئۆتۆمبیل لێ ئێ ئەگە بچێت هەیە بیری نامێنێت منیش منداڵانی خۆم هەستەکەم خەوە بینم بەڵام قەت نازانم هەڵەسم بەڵام هەستەکەم خەوم نەبینیوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لێکدانەوەکان چۆنن بۆ ئەو کە هەندێک کەس باوەڕیان پێی هەیە و لە ژیانی ڕۆژانەدا ڕنگ ئەداتەوە بۆ هەندێکی کەسیش کێشەی نییە خەو ئەبینێ نایبینێ ئەم بابەتە تاوتوێ دەکەین بە میانداری زۆر بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەد کە بەڕێزان پسپۆڕن لە بواری پەروەردەی دەروونزانی دکتۆریان بەخێر بێ بەنی باش بێ دکتۆر زۆر بەخێر بێ سەرچاوان خەوە بینی دکتۆریان خۆ بێگومان باشە بەهەر لەوە دەست پێ بکەین ینی بۆچی خەو لە کەسێکەوە بۆ کەسێکی دەستەکەی کوالیتەکەی جیاوازە یعنی هەیە بەس تەنا خەو بە چوزانە بەداینە سۆڕەوە بینێ هەشە خەو بەس بە گوڵەوە بینێ بۆ کارەکەی چییە ئەمە بیرکردنەوە و لێکدانەوەی بابەتەکانی ڕۆژە شەو تاواکەرەکەیەتی یان چییە؟ خەون هەتا ئێستاکە ئەوەی کە زانایان کەشفیان کردووە زۆر کەمە بە بەراورد لەسەر ئەوەی لەگەڵ ئەوەی کە هێشتا کەشف نەکراوە ڕاستەکەی زۆرێک لە نهێنیە من دوێنێ کە تەلەفۆنیان بۆ کردم بەشداری ئەم بەرنامەیە بکەم هەر بۆ وەکەڵیت دەمەزەرکردنی زانیاریەکانی خۆم بەناو کتێبخانەکەی خۆمە گەڕام و چەندین سەرچاوی گیانجیان بەسەر کردەوە سەبارەت بە خەون کۆی هەموو ئەوانە هەتا ئێستاکە زانایان هێشتا نەیانتوانێەوە بە شێوەیەکی بنجبڕ یەکلاکەرەوە تەفسیرێکی یەکلایەنە بۆ خەو بکەن ڕێی جیاواز هەیە لەسەری هەریەکە و بە شێوەیەک لە دیدێکە و لە بڵێن تێڕوانینێکی تایبەتی بۆ خەون هەیە ڕەنگە زۆر شت کەشف کرابێ بەڵام هێشتا ئەوەی کە هەیە هەموو لایەنەکانی کەشف نەکراوە تا ئێستاکە دیوە تاریکەکەی زیاتر وەک لە دیوە ڕۆژنایە ئەمە هەر وەک پێشەکیەک بۆ چوونەوە بابەتەکەمان سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت بۆچی هەندێک کەس خەو بەوە وابینی هەندێک کەس بەوە نابینێت خەون با بڵین ڕنگدانەوەی واقعی ژیانە لەبەرەوەی ژیانی مرۆڤەکان لە یەک ناچن لەبەرەوەی کێشەکانی مرۆڤ وەکو یەک نییە واری دەرونی مرۆڤەکان وەکو یەک نییە ئاستی کۆمەڵایەتی ئاستی هۆشیاری تەنانەت کێشەی خێزانی پیشەیی ئاستی ڕۆشنبیری مرۆڤەکان وەکو یەک نییە بۆیە خەونەکانیش وەکو یەک نابن بۆیە ئەتوانین بڵین بە کورتی خەون ڕنگدانەوەی واقعی ژیانی خۆمانە ئەمە ئەگەر لە دیوە زانستێکەوە بۆ پێشتە بڕم یەکێک لەو پێناسانی کە لەسرم خوێندەوەڵێ تاواکردنی کارە تاوا نەکراوەکانی ڕۆژە کە مێشک شەو هێشتا لێکدانەوەی بۆ کات ئەوەی هەیەکێکە لە تەفسیرەکان و ئەگەر بڵێم دیارترین تەفسیریشە بەوەی کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە دنیای حەز و ئارەزوو خۆزگەمان هەیە بەشێکی زۆر کەم لەم خۆزگە و ئارەزوو حەزانی ئێمە ئەتوانین بهێن نەدی بەشی هەرە زۆری ناتوانانی بهێن نەدی یعنی ژیان هەر بۆ خۆی وایە ئەگەر خیاڵی هێن نەدی ناتوانین بهێن نەدی چونکە ئاستەنگ و بربەست ئێژگار زۆرە بربەستی کۆمەڵایەتی هەیە بربەستی دینی هەیە بربەستی خێزانی هەیە بربەستی شخصی هەیە یعنی کۆمەڵ حەز و ئارەزووی ئێمە بێ سنوورە توانای بەدیهێنانی حەزەکانمان سنووردارە بۆیە بەشێک لەوانە لە نستی ئێمە ئەمێنێتەوە با بڵێن ئەو حەزت چەپێنراوانی کە لە ژیانی ڕۆژانەی ناتوانین بەدی بهێنین بە ئاسانی بەسەرمانە تێ ناپەڕێت لە نستی ئێمە لە لاشعورمانە ئەمێنێتەوە ئەوە لە کاتی خەونبینی ناجارێکی تر تۆڵەمان لێکاتەوە ئەو حەز و ئارەزوانە بە شێوەی خەون دەرەبڕێت اینجا لێرەیە سێ جۆر ئەگەر با بڵین بە شێوەیەکی گشتی توانین بڵین زانایان سێ جۆر خەونیان پۆلیان کردو هەندێکیان هەیە ڕێک ڕاستەوخۆ واقعە وەکو ئەوەی کە لە ژیانی ڕۆژانی خۆمانە ئەیبینین ئەویشەبینین هەندێک خەون هەیە هێمایی ڕەمزە شتێک ئەبێتە ڕەمزێک بۆ شتێکی تر هەندێک خەونشەی ڕێک پێشوانەی ئەوەیە مەسەڵەڵی خەونم بە شتێکی ڕەشەوە بینی ئەڵێ دیارە عکسەکەی ڕاستە شتێکی باش و سپی ئەبینی دوو لەو بابەتانە بۆیە ئەتوانین بەم شێوە پۆلێنی بکەین زۆر باشە دکتۆر با باسێک لە قۆناغی خەوبینین بکەین ڕەنگە زۆر کات ئەزانین خەو بە چەند قۆناغێکا تێپەڕێ لە چه قۆناغێکە ئێمە خەوە بینین و لە کام قۆناغی خەوایە کە ئێمە خەوەکەمان بیرەمێنە و بەیانە توانین زۆر بە باشی باسیکەین بۆ بەرامبەرەکەمان لە چه قۆناغێکیشە هەیە کە ئێمە هیچ ئەو خەومان بیر نامێنێ بەڵام ئیتر هەستەکەی کە ئەم شەو مێشکم مەشغوڵ بۆ خەوێکە بینیوە
تا بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن زانایان کردووانتە چوار ئاستەوە بێگومان خەونی ئێمە ڕاستەخۆ پەیوەندی بە نووسنەوە هەیە مە هەتا نەنوین هەتا نەخەوین خەون نابینین لەبەرەوە ئاستی نووسنەکانمان ئەوە دیارەکە کە ئێمە ئەو خەونانەمان لەبیر بمێنێیاننا هەندێک خەونمان هەیە پێوترێ زیندە خەون با بڵێن لە بینی ئاگایی و نائاگاییاتە تا ڕادێک لە دنیای دەوروبەردا نەبڕاوین بەڵام تا ڕادەیەکیش چوونێتە ناو دنیایەکی ترەوە واتە نەخەوتونی نا بە ئاگایشتی ئەوە لەو کاتانەیە من ناتوانین خەون ببینین چونکە بچووکترین جوڵە دەنگ هەموو ئەوە ئەنەی تر کە کاریگەری هەیە لەسەر هەستەکانی ئێمە ڕەنگە بە ئاگامان بێنێتەوە خەون نابینین تۆرەمایان ئەڵەن زیاتر لە بەرەبەیاندا ڕۆدات ئەم زیندە خەوانە نازانم ئەگەر واژێت لەسەر خوێندەوە لەو کاتی کە خەبەرت بۆت و خەبەرت نەبووەوە بزەبت نازانم کاتەکەیکایە ڕاستی ناتوانم لە خۆمەوە بڵێم بەڵام ئەوە نەهەیە ئەمە پێوترێ زیندە خەون ئەو کاتانێن نە بە ئاگای نەخەوتون بە تەواوی چونکە خەو ئەگەر با بڵێن بە وردی باسی بکەین ئەوەیە کە جەستا تا ڕادێک پشوو ئەدات لە جوڵە ئەکەوێت کاڵین لە جوڵاکەم بەسمان لێن ئەمرێت دا بڵین بەمەڵێن پشوویەکی تەواوەدات حاڵی بێئاگایی ئیشەکە مێشک چالێکەکانی خۆی ئیشەکە دکتۆر ئەو زیندە خەوە زۆر کەسەیە بۆن منە خەویان سووکە ئیتر بە جوڵەیەک بە دەنگێکی زۆر کەمیش بێ خەبەریانە بێتەوە خەڵکی واشەیە ترەچێتە قوڵایی خەوە مەلە کەسێکەوە بۆ خۆناغی دووەم باز بکەم بەڵێ لەو زیندەخەوە خەون کەم ئەبینرێت زەحمەتە نابێنرێت چونکە وەکووتمان دانەبڕاوە لە دنیای مادی و وروژێنەرەکانی دەوروبەر ئاسێکی تر هەیە کە پەیوەندی بە جوڵەی چاوەوە هەیە جوڵەی چاو تا ڕادێک مرۆڤ لەو خۆناغەیە خەوەکەی قوڵترە و تا ڕادێک جەستە پشوویی تەواوی داوە و ئەتوانین بڵێن لەو خۆناغەیە مرۆڤ ئەتوانێت خەون ببینێن یانە چێتە قۆناغی خەون بینینەوە بەڵام لەوێژدا هێشتا هەندێک خەوەکانی لەبیر نامێنێت کە دێتە خەبەرە بە تەواوی هێما ڕەمز ڕووداوەکان بە تەواوی نابینێت زانایان ئەڵێن جوڵەی چاوی ئەو کەسی کە لەو کاتانەیە سەیری دیمەنی ناو خەونەکەکە اینجا بەڵام کەم خاهێنیشە قۆناغێکی ترمان هەیە خەونی قوڵە ئەوەی تر تەواو چوتەتە ناو خەونەکە و ئەگەر خەونەکەت بینی بێ هاتیتە خەبەرە تا ڕادێک ڕووداوەکانت لەبیر ئەمێنێت تا ڕادێک ناڵین هەموو کەسێک بێگومان ئەوش بابەتێکی ترەوادارم لە بەرنامەکەمانە بتوانین جاوی دێن بۆ هەنێک کەس لە بیری ئەمێنێت هەنێک کەس لە بیری نامێنێت لەمەش زیاتر خەوێکی ئەجگار قوڵمانەیە زۆر قوڵ ئەویان ئیتر ئەگەر مەگەر بە جوڵای بیهێنیتە خەبەرە یادەنیکی ئەجگار زۆر بێت ئەوە بیتە خەبەرە تا ڕادێک خەونەکان بە تەواوی لە بیر ئەمێنێت و ئەویان ئاستێکی ئەجگار قوڵە بۆیە بیرهێنانەوەی خەونەکانمان و لە بیرچوونەوەیان پەیوەندی بە ئاستی نووسنەکانمانەوە هەیە دکتۆر هەنێک کات مناڵ کە خەوێڵە نەمە کەروێشکە خەوی کردو تۆزە چاوی ئەها کراوەتەوە ئەوە چۆتە قوڵایی خەوەیان نا وەکووتمان قۆناغی دووەم ئەوەیە ئەگەر چاو گەیشتە ئاستی جوڵەی چاو ئەوە ئەتوانێت خەو ببینێت بەڵام بێگومان خەوی مناڵ جیاوازە لە خەوی گەونەکە ڕێک خەوی مناڵ خەوم بەو شتانەوە ئەبینێت کە درکی پێکردووە هەستی پێکردووە و لە ژیانی واقعی ڕۆژانەیە ئەیبینێت و مامەڵی لەگەڵاکە بەو شتانە یعنی تەواو جیاوازە لە خەوی گەورەکان خەوی گەورەکانەوە باشە هەربار لەسەرەوە بمێنینەوە بۆی زۆر نەڕین بۆچی خەوی کەسێک بۆ کەسێکی تر جیاوازەوت با باسی چی بکەین پەیوەندی بە کێشەکانی ڕۆژانەوە هەیە جیاوازی کێشەکانەوە هەیە یان خۆ باشە کەس هەیە ئەڵێ من بە تەمەنم کەسێکم نەبینیەوە بەڵام شەو هاتوۆتە خەو یان زۆر جار بۆ خۆمان ئەمەمان دووچار بۆ دڵنیام زۆر کەسم ئەم حاڵەتی هەیە کەسێکی نزیکە چەندین ساڵە نەوبینیەوە تا ساڵە نەبینیەوە ئەم ڕۆی بینی سیرێکی شەو لە خەوتە ئەمە بینیتەوە پەیوەندی بەچیەوە هەیە دکتۆرە ئەمە ئەو لایەنە شاراوانەیە کە هەندێک جار ناتوانانی بە تەواوی تەفسیرێکی وردی بۆ بکەیت فرۆی دیارترین زانایە کە لەبارەی خەونەوە قسەی کردووە و ئەتوانین بڵێن تا ڕادەیەکیش ویستوێتی تەفسیرێکی زانستیانە بۆ خەون بکە ئەگەرچی ڕێی جیاوازی شەیە جگە لە فرۆید یەکێک لەوانەوە پێوترێت خەونی ئەحلامی تەنەبوئی با بڵێن خەونی پێشبینی کراو فرۆید خۆی کە وەکووتمان شارەزایەکی زۆری هەیە و کتێبێکی هەیە کە کتێبێکی ئەژگار گەورە تەفسیر الأحلام لەوەیە هەمەلایەنە زۆر بەوردی قسە لەسەرەوەکە بەڵام هێشتا لە بەرامبەر ئەو خەونی پێشبینیکردنیە دەست دامانە ئەڵێ ناتوانم هیچ تەفسیرێک بۆ ئەمە بکەم ئەوەیە کە مەسەلەن کەسێک لە خەوێ ئەچێتە شارێکەوە کۆڵان بە کۆڵان بۆ ماڵێکە گەڕێت و ئەی دۆزێتەوە بەڵام لە دوای 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ بە سوتفە ڕێکەوێتە ئەو شارە خەوەکەی 20 ساڵ لە پێش ئێستێکەوێتەوە بیر و کۆڵان بە کۆڵان سێرەکەی ماڵەکە ئەدۆزێتەوە فرۆی دەڵێ خۆشم نازانم ئەمە یعنی چی بۆ وایە کەواتە بەشێک لە خەونەکان ڕاستی نازانین بەڵام بەشێکی تر ئەوەیە کە ئێمە خەونەکانمان کە
ئاوا دێتە دی پەیوەندی بە گرنگی پێدانەوە هەیە پەیوەندی بە ساهاوسۆزی و خۆشەویستی و میهرەبانی وە پەیوەندی بە کاریگەری ئەو شتەوە هەیە کە لەسەرمانە مەسەلەن هەتا ئێستاکە من خۆمەوە نزیکەی 30 ساڵە مامۆستام 30 ساڵە دەستبەرداری خوێندن و تاقیکردنەوە بووم هەتا ئێستا خەو بە تاقیکردنەوە ئەبینم لە خەوما لە ئیمتیحانە دانیشتم هیچ نازانم بنووسم کاتەکەم تەواو بوو ئەشڵژێم دێمە خەبەرە سەرەکەم ئارەقم کردووە و دنیا یەکتێک چوو ماڵم خوایە بەس نیم نەجاتم بۆ پەیوەندی بەس بەو ترسەوە هەیە کە لە کاتی خۆی هەم بۆ لە ئیمتیحان یعنی پەیوەندی بەو شتانەوە هەیە پەیوەندی بە ترسەوە پەیوەندی بە گرنگی پێدان و پەیوەندی بە ئەوەیە کە کاریگەری لەسەر هەستەکانمان کردووە باشە زیاتر بابەتی لێکدانەوەکانی خەڵک زۆر ئەتیباری بۆ دانێ ینی پێم خۆشە بەشێکی بابەتە کەشمان ئەمە بێت چونکە لە ڕووی سایکۆلۆژیەوە کەسانێکەکان زۆر باوەڕیان بەخەو هەیە ینی باوەڕ کەشتی وە ئەبیستید لەم کۆمەلگای ئێمەیە نەبێتە و نکتۆ مەتەڵی کاڵێ بەهار بۆ بیدێرانیشمانی بگەڕینەوە پیاوێک خەوێک دەبینێت لە خەویدا هەڵەسێڵە ژنەکە خەو بینیوە لە خەوما ژنم بەسەرهێناوی ژنەکەڵە بەخوا ببخەویتەوە تەلاقی کرد یعنی کەسانێکەکان بڕواان بە تەواوەتی و ناوەڕۆکی بەدیهێنانی خەو هەیە ئەمە بۆچی لە ڕووی سایکۆلۆژیەوە وایە ینی بۆ کەسانێک باوەڕیان بەوە هەیە کە خەو بەڕاستی بەشێکی دانەبرا و ڕاستەقینی ڕۆژە ئەمەش پەیوەندی ینی وەکەڵی خەون ڕێگێکی مێژووی زۆر قوڵی هەیە لەگەڵ مرۆڤ بە درێژایی تەمەنی مرۆڤ هەوڵی داوە لەمە تێبگات و هەوڵی داوە تەفسیری جاجای بۆ بکات دانەبڕاوە بۆیە حد لەگەڵمانە هاتووە هەتا ئێستاکەش بۆیە ئەو کاریگەری هەیە و دوجار لێکدانەوەکانی هەندێک جار لێکدانەوەی دینیە هەندێک جار لێکدانەوەی فکری و فەلسەفی هەندێک جار لێکدانەوەی سایکۆلۆژیان زانستیە بۆیە لەمڕۆوە لە هەموو ئاستەکانە کاریگەری هەیە و بەشێکیشی ئەتوانین بڵێن ئەوەیە کە خەونەکانمان ڕێک دوجار ئەوەی کە بینیومانە لە ژیانی واقعیمانە هاتوۆتە دی لەکاڵی هاتوۆتە دی با بڵین ڕووداوێک لەو هاوشێوەی ئەوە ڕوویداوە ئیتر بۆیە کاریگەریەکەی لە نەستمانەوە قوڵ بووەتەوە کە ئێمە ناتوانین دەستبەرداری بین هەندێک جار هەیە فرۆید کە باز لەوە ئەکات مەسەلەن کەسێک لە ژیانی خۆیان لە مار ترساوە ئیتر ئەم مارە لە نەستی ئەوەنە قوڵ بووەتەوە هەرموو پەتێکیشی لێ ئەبێتە مار بۆیە ئەم ڕەمزانە دوجار کاریگەری ئەشگار زۆری هەیە لەسەر بەدیهێنانی خەونەکان یان تەفسیرکردن لێدانەوەی خەونەکان هەندێک جار هەتا کاک حەسەن هونەرمەند لە مەشهدێکی درامی کۆمیدیشە ئەڵێ براکەی خەبەری بۆێنن کە براکەی مردووەڵێ بەخوا خۆم زانیم چوومە لای فەیمەخان وتم دانم کەوتوتی بەخوا ئەمرێ ئەو کەسێکدان لێ ئەمرێت ینی دانی کەوتووە بەڵگەیە لەسەرەوەی کە کەسێکی لێ ئەمرێت بەشێک لەم تەفسیرانە خورافەیە هیچ پەیوەندی ڕاست نییە ینی جۆرێک لە شعوەزە و فاڵچێتی و ئەوانەیە بەشێکیشی ئەتوانین بڵین بەو لێکدانەوەی کە فرۆید و زانایانی تر هێنایەنتە نێوانەوە کە خەونەکان بریتین لە ڕنگدانەوەی واقعی ژیانی ئێمە و خەونی هێماییمان هەیە ئەتوانین بڵین جۆرێک لە بەدیهێنانیان ڕاستە زۆر باشە دکتۆر ڕەنگە زۆر کات ئێمە خەو بە و کەسانەوە بینین کە ڕۆژانێک لە ژیان مامەە بوون بەڵام دوجار مردوون زۆر کات خەو بە کەسە مردووەکانەوە بینین ئەمەیان بۆ کە بۆ منە بۆ کەسێکی باسەکەڵی خەوم بە بۆ منە من باوکم ئەمری خوایکڕۆڵم خەوم بە باوکمەوە بینی یەکسەر ئەڵام بڕۆ خێرێکی بۆ بکە بڕۆ بۆ سەر قەبران بۆ لای ئەمانە پەیوەندی بە چیەوە خەو بینین بە وابەستەی دینیشیەکان مەبەستی بڵێ هەر پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە ئێمە خەون وەک وتمان بەو کەسانەوە ئەبینین کە ئەوان کاریگەریانەیە لەسەر ئێمە یا ئێمە کاریگەریمان هەیە یان ئێمە خۆشیمانەیە ئەوان ئێمەیان خۆش ئەوێت بە کورتەکەی ئێمە لە ژیانمانە ئەو کەسانی کە لە ڕادە بە دەرخۆشمان ویستووە و لە دڵمانایە بە ئاسانی لە نەستی ئێمەیە ماونەتەوە یادگاریەکانیان شوێنەواریان کاریگەریان میهرەبانیان خۆشەویستی هەموو ئەمانەی تر کە ڕاستە بە وەکو مادە و وەکو جەستە لە با بڵین دەوروبەر و ژیانی کۆمەڵایەتی ئێمەیان نەماون بەڵام لە نەستی ئێمە هەمیشە زیندون ئاخە خەون ئەوەیە کە تۆ بە جەستە پشوو ئەدەیت هەموو ئەوانەی کە لە ژیانی ڕۆژانەیە ناتوانانی بەدیبێنی لە خەونەکەی جارێکی تر ئەتوانی بەدیبێنیتەوە خۆی خۆشی خەونیش ئەوەیە هەندێک جارەگەرچی ناخۆشەکەشی هەر ئەوەیە بۆیە لەوێوە ئەو شتانی کە لە ژیانی ڕۆژانەتە حەزەکەی بەدیبێنی و ناتوانانی بەدیبێنی لە خەوەکە بەدیهێنیت خەو بۆوانەوە ئەبینیت ئیتر هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان لەلات خۆشەویستن میهرەبانن گرنگن وەجێی بایەخی باشە دکتۆر ڕەنگە زۆر کات هەنێ خەو بینی وەکو کابووزوا بە زۆر ناخۆش بێ خەوی ناخۆشە بینی بۆ نمونە لە ناو کوردەواری خۆمانەوە لە خەوە ناخۆشەکان بۆ خەڵکی بەرامبەری مەگێڕەرەوە بەدەم ئاوە بیگێڕەرەوە خەوە ناخۆشانە با لەگەڵ ئاوەکەیە بڕوە
خۆی هەر ئەوەیە کە ئێمە با بڵێن باری دەرونی مرۆڤ لە دۆخێکی شلدایە هەمیشە شتەکان کاریگەری هەیە لە سەرمان کاتێک کە تۆ خەویکی ناخۆش ئەبین و ئەیجێڕیتەوە دەوروبەر ڕاستە خۆ کاریگەریە بێ لەسەر باری دەرونی ئەوانیش کاڵێم لە دۆخێکی شلدایە هەمەبستم گۆمێکی گەورە ببینە مەنگە بەردێکەوەی نۆکێکە بیخەر ئاوەکەەوە ئەوە ئەشەڵەقێنێت باری دەرونی ئەمەش لە دۆخێکی هەمیشە لە دۆخێکی شلایە بچووکترین شت کار لە دەرونی ئێمەشەکات کە تۆ خەویکی ناخۆش بۆ هاوڕێکت بۆ براکەت بۆ خوشک بۆ دایکت بۆ باوکت ئەیجێڕیتەوە یەکسەر کاریگەری هەیە لەسەر ئەوانیش بۆیە منیش لەگەڵ ئەوەیەم شتە ناخۆشەکان با بۆ یەکتری نەگێڕینەوە ڕەنگە شتە خۆشەکان ئاسایی بێ لە لامان بۆیە ئێمە هەمیشە لەژێر کارتێکەری قسەی ئەویان ئیتر ئەگە خەڵم بێ ئەگەر ڕاستی بێ هەرچی شتێکی تر بێت بەڵێ ژیانی کۆمەڵایەتی ئێمە بوونەوەریی کۆمەڵایەتی کاریگەری هەیە لەسەر دوایین پرسیار ینی ئێستا باوەڕ بە هێنانەتی خەو بکەین یاننا ینی من ئێستا خەڵکە ناسم ئەڵێ خوانەکە خەو ببینێ خەوەکەی یەکسەر ڕاستەگەڕێت ینی بڕا بە خەو بکەین ینی ئەمە تاوایتر لە ژیاندا پشتی پێ ببەستین لە ڕووی دەرونیەوە ئەمە ڕاستە یاننا وڵای منیش هەر وەکو هەموو ئەو خەسانەی تر تا ئێستاکە هەڵێنداوە لە خەون تێ بگەم ڕاستیەکەی منیش ناتوانم بەتەواوی بە شێوەیەکی بنجبڕ بڵێم ئایان نە بەڵام ئەتوانم بڵێم ئێمە بەشێک لە خەونەکانمان خەونی واقعین و ڕاستەخۆ ژیانی کۆمەڵایەتی و عەقڵی و دەرونی ئێمە نیشانەدات بەشێک لە خەونەکانمان ڕاستەخۆ گرنگن کە ئێمە گرنگیان پێ بدەین تەفسیرێکی دینیش هەیە ڕاستەکەی وەکڵی بڵێن ئاوایە ئەڵێ گەشتی ڕۆحە خەون گەشتی ڕۆحە بەرەو بەرزەخ یان هەوڵدانە بۆ پاکبوونەوە هەندێک جار لە ڕێی خەونەکانەوە ئێمە ئاگادار ئەکرینەوە کە وریا بە هەڵە مەکە هەندێک جار ئێمە مرۆڤ بوونەوەرێکە هەمیشە ئەگەری ئەوەی هەیە هەڵە بکات یان فەزیحەیە لە دەستی ڕوودا یان شتێکی با بڵێن خێزەوەن بکات یان بە شتێک بێت لە ئاستی کۆمەڵایەتیە پەسەند نەبێت لە ئاستی دینیا پەسەند نەبێت هەر هەڵەیە کە کردبێتمان لە ژیانمانە خەوێک ئەبینین خەوەکە ئاوای لێک دێنە بڵێن ئەمە ئاگادارکردنەوەی کە پێمانەڵی جارێکی تر وریا بە هەڵەی وان نەکەیت یانی با بڵێن گەشتێکە بۆ ئاگادارکردنەوەی هەڵە و کەم و کورتەکانمان بەشێکیشی ڕاستەکەی ئەگەر خەوەکە خۆش بوو بڵێ خەو دەری لەگە ناخۆش بڵێ خەو درۆە زۆر سپاس هەر بۆ بینرانیشمان ینی ئێستا تەکنەلۆژیاش خەریکە ڕۆچێتە نێو بابەتی خەوەوە چونکە هێڵکاریان هەندێک چیپۆوانیان بەستە بوو لە سەری خەڵک بۆیان دەرکەوت و کاتی کە مرۆڤ خەوە بینێ کاچێتە قوڵای خەوەوە خەونەکانی هێڵکاریە یعنی ئەو هێڵکاری کە شەپۆلە جا ئێستا ئیلۆن ماسک خاوەنی دامەزرێنەری کۆمپانیای تێسلا بیری لەو کرد لە ڕێی چیپێک لە مێشکە بۆ مرۆڤ دابنرێت لە ئایندەدا تر نازانێت چەند سەرکەوتە بەیاننا خەو بانی هەستی تۆ تەماشای خەوەکی خۆت بکەیتەوە یان خەوەکی خۆت ئەوەی کە بینیوتە بەیانی بیرت کەوێتەوە بەشکەوە ببێتیتر لەمە لازای خەوەکانیشمان چێ بۆ کەسانی کە بیرانەشێتەوە هاوشێوی دەستە خۆش بە دووبارە سپاس بۆ تۆ ماندوو نەبی